بەڵێ یەکسانیکی باش بوو لە ڕاستیە کۆمەڵی هەلی زۆرمان دروست کرد نزیک بووین لە تۆمارکردنی گۆڵ بەڵام لە کۆتایەکەیە بە یەکسانبوونەکەش دڵخۆشین توان بڵێم ئەم خاڵە بۆ تونس گرنگ بوو. سەرکەوتنمان لە قۆناغی داهاتوو لە دەستی خوایە بەڵام هیوامان هەیە ئارەزوو دەکەین تونس پشتیوان بەخوا بگاتە قۆناغی داهاتوو. سوپاس پێم وایە تونس بەردەوام یاریزانی ژمارە 12 و هەندەرانە بەردەوام پاڵپشتێکی بێزن بۆ تونس ئەم یەکسانیە بۆ ئێمە باش بوو پێم وایە تونس بەڵێ بیر لە قۆناغی داهاتوو دەکاتەوە بەڵێ من پێم وایە تونس دەگاتە قۆناغی داهاتوو تەنانەت سەرکەوتن بەسەر فەڕەنساشدا تۆمارەکەی چونکە فەڕەنسا گرێکوێری هەیە لە یاریکردن بەرامبەر تونس.